سڵاتان لەبێت لە بەیانیەوە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەنگدانی تایبەت لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی پێ کردووە ماوەی 4 کات ژمێرونیوە هەڵبژاردنەکە وەک دەبیندرێت بە شێوەیەکی زۆر گەرم و گوڕ بەرەوە دەچێت لێرە لە شاری هەولێر ژۆرێکی ئۆپەراسیۆن پێک هێنراوە لەلایەن هاوپەیمانی تۆڕ و ڕێکخراوە ناحکومیەکان کە 964 هاوبەشی سەرەکی میدیاییە دەمەوێت بزانم بارودۆخ چۆنە ئەوان تاوەکو ئێستا پێشلکاریەکان هەبوون ئەگەر هەبوونە بە شێوازێک بوونە لە کامە شوێن لە کامە پارێزگا زیاتر بووە کاکۆگر ئەگەر ئەزیێت بکێشیت کاکۆگر ئەگەر بێتە ئێرەوە ببوورە کاکۆگر بارودۆخ چۆنە بەگشتی هەتا ئێستا باش دەڕوات هیوادارین پرۆسەکە بەم شێوێ بە ئارامی بڕوات ڕووداوی زۆر قورس و گران نهاتوونەتە پێش بە تایبەت ببێتە هۆی ئەوەی وەزگەیەک نەکرێتەوە یا دەنگدان تێدا دەست پێنەکە ئامێرەکان بوەستن ئەمانە ڕووی نەداوە هەندێک سەرنج و تێبینی هەیە کە پێویستە چارەسەر بکرێ لەوانە پاراستنی نهێنی دەنگدەر کۆمسیۆن بڕیاری داوە کە نابێ بە هیچ شێوەیەک ئامێرەکانی مۆبایل بچێتە ژوورەوە بۆ ئەوەی دەنگدەر دەنجی وێنەی دەنگەکەی خۆی بگرێت ئەمە لە هەندێک شوێن ڕووی داوە ئێمە ڕستمان کردووە گەیاندومانەتە کۆمسیۆن بۆ ئەوی چارەسەر بکرێ حاڵەتی تر ئەوەیە کە با بڵین ئیجرعات وایە کە هەندێک لە دەنگدەران کە دێن بەداخەو کە کۆمسیۆن ماوەی کردەوە بچن چێکی پەنجەمۆرەکانی خۆیان کە نیان کردووە کە ناخوێنێتەوە ناتوانن دەنگ بدەن و کۆمسیۆن نەهێشتوە دەنگ بدەن حاڵەتمان تۆمار کردووە لە مەسەڵەن لە چەند بن کە وێزگەیە کە 50 کەس دەنجدا و 2 حاڵەتی وامان هەبووە یەک حاڵەتی وامان هەبووە سێم حاڵەت پروپاگەندەی بەردەمی مرکزەکانی هەڵبژاردنە کە بەداخەوە لە ڕووی ئیجرائیەوە قەدەغەیە نابێ هەبێت بەڵام دەبینین تۆمارمان کردووە لە هەندێک شوێن لازال کارت دابەشەکەن یان پروپاگەندە هەرماوە ئەمنەوەم بۆ کۆمسیۆنیش نارد کە نابێت بنکێکی دەنگدان لە بەردەمی عمودەکانی ڕاست و چەبی بنکەکە ئاڵای پارتەکانی پێ و دەنگدەر و کاندید و خۆی ئەوە بێ بەڕاستی 100 متر بە پێی معیاری دەولی لە هەر چوار دەوری ئەو بلکێ کۆمسیۆن واجبێتی هەموو ئەو پروپاگەندانە لا بەبووی هیچ کاریگەریەک لەسەر دەنگدەر نەبێ ئەمە گرنگترین ئەو سەرنجانەیە کە هەتا ئێستا لە بەشی بەیانی تۆمارمان کردو بەڵێ ئێمە ئەوانەی کە ئێستا دەگاتە لای ئێمە ژوورێکی عملیاتمان هەیە کە ژمارەکان کۆ دەکەنەوە نزیکەی 61 حاڵەتمان تا کاتژمێر دەی بەیانی تۆمار کردو ئێستا بەردەوامیشین کۆیان دەکەین کە راپۆرتەکانمان بۆ دێ لە چاودێرەکانمان بەپێی ئەوی پێی دەگەین دوایی سبەی کاتژمێر 11 راپۆرتێکی بەرایی لەسەر کۆی پرۆسەی با بڵین دەنگدانی تایبەت بڵاو دەکەینەوە لە هەموو هەرێمی کوردستان دەرەوەی هەرێمی کوردستانیش کاکۆگر چاودێرەکانتان بە شێوەیەکی مەیدانی لەو بنکانن بەڕێزیشت پێم وایە سەردانت کرد چتان بینی چه هەبوو بە تایبەتی لەسەر بابەتی وێنەگرتن یاخود هەبووە حاڵەت کە پێی بڵێت کەسێک ئیجبار بکرێت کە دەوێت دەنگ بە لایەنێک بدە یاخود کەسێک بدرێت بۆ خۆی دەنگۆیەکی زۆر هەبوو بۆی کە هێزەکانی ئەمنی پێیان گوتراوە چۆن دەنگەدەن وعادەتەن هێزی ئەمنی لە عێراق کوردستانیش هێزێکی مۆجهە یعنی هەویان دیارە ئێمە هەمومان دەزانین بۆ نمونە هێزی پێشمەرگەی کوردستان هێزە ئەمنیەکان دابەش بوون لەسەر حیزبەکان هەر حیزبە قیوامی خۆی هەیە لەناو ئەو هێزانە فەوانە دەنگدەرێکی ناڵێن مطیعن بەڵام ژمارەیەکی زۆریان وەکو ئەوە دەکەن کە حیزبەکە داوان لێ دەکە لایەنەکە بەڵام لەگەڵ ئەوش ئازادن لەوەی کەسێکی لەگەڵ لایەنەکە بەڵام لەگەڵ لیستەکەی ئەو یا لەگەڵ لایەنە نایەت دەنگ بدە ناچارکردنیان بەوە دەکرێت کە تۆ وێنەی ئەو دەنگە بگری ناچاری کەی وێنە بگری یا پرۆپاگەندی ئەوە بوو کە دەزاندرێ ئەو دەنجداوت ئەوانە ڕازنی حقیقت فەوەی داوا دەکەین کۆمسیۆن ئیجرعاتی خۆی بە کاملی تەطبیقکە ئەو فرسەتەش دروست دەکات من دەنگدەرێکم بە ئازادی دەنگ دەدەمەچێ کەسیش نازانین دەنگم داوچێ بۆی کە نابێ مۆبایل بچێتە ژوورەوە پێم وایە کۆمسیۆن دەبێت ئیجرعات لەگەڵ ئەو کارمەندانەی خۆی بکە لەو بنکانەی کە ڕێگا درراوە کامێرە بچێتە ژۆرەوە دەبێت بەڕاستی ئیجرعاتوند و بەلایانی کەم دووریان بخەنەوە لە دەنگدانی گشتی بنێڵن لە دەنگدانی گشتی ئەو کارمەند بن لەو شوێنانە لە هەڵەبجە نازانم باسی هەندێک پێشلکاری دەکرێت یاخۆت حاڵەت ڕێگا ئەمە ئەسڵی بابەتەکە چۆنە لە هەڵەبجە بەخۆی هەڵەبجە یەک بنکەی لێە کە سێ وێزگەیە پێم وایە نزیکەی 900 دەنگدەری لێ هەمووی یەکەم مۆبایل چۆتە ژوورەوە یعنی ئەو ڕێگری نەبووەوە وەکو ڕێکار نابێ
و با بڵێن پرانسیپی جێبەجێکردنی ئەوەی کە کۆمسیۆن دەیڵێ تێیدا جێبەنەکە ئێمە نامەیەکمان داوەتە کۆمسیۆن لەسەرەوە بەڵام ئەم حاڵەتە لە سۆران و لە شقلاوە و لە شوێنی تریش دووبارە بۆ تۆ ینی حاڵەتێک نیە بەس لە هەڵەبجە ڕوویدابی لە شوێنی تریشەیە کە هەندێک محاولات هەیە طبعا ئەوە دائیمەن ڕوودەدات لە هەڵبژاردن لە ناوچەی جیاواز حاڵەتی جیاواز ئەوە ڕوودەدا ئەوەی کە ئێمە داخوازین ئەوەیە کە کۆمسیۆن ئیجرعات بکە کۆمسیۆن ئیجرعاتیان لەگەڵ بکە لەگەڵ کارمەندەکانی خۆی و هەندێک شوێن هەیە ینی کۆمسیۆن کارمەندی با بڵێن متخصص و کارای هەیە بە تایبەتی لە بنکە فەرعیەکان دەکرێت ئەوانە بنێرن ئەو شوێنانە بۆەوەی توانیان هەبی ڕێ لەو لایەنانە بگرن کە دەیانوێت پێشەرکاری بکەن چکە هەندە جار ڕێگری هەیە من لەو بنکەی لی بووم مەسەلەن ئەفسەرێک لە وەزارەتی پێشمەرگە دەویست ینی دەیگوتە من سەرپەرشتیارم دەویست بە مۆبایلەوە بستە شوورێ هەرچەندی هێنای و بردینیانش بستە شوورەوە ئەوانە قدرەتیان هەیە و لەوێ لەبەرەوەی عیمادی لێ بۆ عیماد زەمیلی و تەبێژی کۆمسیۆن کۆمسیۆن قدرەتی زیاتری هەیە کارمەندێکی بەهێزی کۆمسیۆنی لێبوو نەیتوانی تەجاوزەوە بکە پێی گوت کاکە دەی باجت هەبی کا باجت یعنی تو حتى دەنگدەریش نەبیان بۆ پاراستنی لایەنی ئەمنی هاتبی بەڵام بە مۆبایل نابی بچێ ژۆرێ ئەگەر نا زەحمەت نەبی بازەکەتم دێ کە تەخویلی بازی پێ نەبوو نیان هێش بچێتە ژۆر گوتە مۆبایلەکە دابنێ فەرموو بڕۆ ژۆرێ کۆگر ئێمە لە بەیانیەوە لە چەند قوتابخانەیەک بوون زۆر گەرم و گوڕ بوو ئەی چاودێرەکانی ئێوە چ دەڵێن ئەوەی بینیتوانە فعلا وا بۆ بەگشتی بێشک ئەمە لە سەعاتدا تقریبا دەتان بڵن سیل تا 35% دەنگدان چوون بۆ خۆی 300 دەنگ دەر لە هەر وێزگەیەکەیە حقیقت با بڵێن ئەوەی بۆمان هاتوۆتەوە ئێستا بەردەوامیش دێ لە هەر وێزگەیەک مثلەن لە 300 کەس 100 کەس دەنج داوە 95 کەس 80 کەس دەنجە ینی لە دوو کاتژمێر سێ کاتژمێری بەیانی ژمارەکە زۆر بڵند چووە ئەمە کۆتە پرسیاری منە ڕەنگە خەڵکێکی زۆر ئەم پرسیاری لە دروست بێت کەس دەتوانێت سەختەکاری بکات یاخود سەختەکاری دەکرێت بەوەی کە ئێستا بەڕێوە دەچێت بەدڵنیایی زۆر زەحمەتە بە هیچ کەسێک چونکە ئەو ئامێرە ئەلکترۆنیانەوە بەرمەجەکراوە تۆ ناتوانین لە باتی من دەنگ بدەیت ئێمە پێنج ناتوانین دەنگ بدەین ناتوانین بەبێ بایۆمەتری دەنگ بدەین ئەوە ڕۆڵی مرۆڤ زۆر کەم کراوەتەوە بۆیە شبه مستحیلە ینی بڵین تەزویر بکرێ بە تایبەتیش کۆمسیۆنی عێراق لایەنێک نییە لە بەردەستی لایەنێک دابێ یعنی یەک لایەن سەرپەرشتی بکە کۆمسیۆنی عێراق اعتیماد لەسەر بیتاقەی بایۆمەتری خۆی دەکات سزلێکی پاکمان هەیە وەکو سزلە کۆنەکە نییە لەسەری دەمینێ بەس ئیجرعات بە تەواوی تەطبیقکە ئیجرعاتی تەطبیقکە قەناعەتم نییە کەس بتوانێت هیچ دەنگێک بگۆڕێ ئیجرعات تەطبیق نەکا وەزعێکی خراپ دەبی بەڵام دڵنیام کۆمسیۆن ئیرادەی ئەوە هەیە و ئێمەش چاودێری دەکەین دەبینین زین هەر حاڵەتێک گروپدا لەو شوێنە و لەو حاڵەتە باسی دەکەین زۆر بڵێ ئەوەی وەک لە دیمەنەکاندا دەبینن بەشێک لە چاودێرەکان گەڕاونەتەوە لێرە تیمێکەیە تیمێکی ژوورێکی ئۆپراسیۆنیان پێکەنەوە بەوردی لە سەرتاسەری هەرێمی کوردستان وەلەو پارێزگانەی لە دەروی هەرێمی کوردستان نیشکە دەنگدانی تایبەتی تێدا بەڕێوە دەچێت بەوردی چاودێری دەکەن هەر شتێک هەبێت هەل پێشلکاریەک ساختەکاریەک هەبێت کێشەیەک دروست بگرێت ئەوان لێرە تۆماری دەکەن و ڕای دەگەێنن